و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان. درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. سەلامی خوای پەروەردگارتان لێبێ، تاعات و عیبادەتتان قبول بێ ئینشاء الله تعالی. خۆشەویستەکانم، حەزەکەم حەدیثێکی پێغەمبەری خواتان صلی الله عليه وسلم یاد بخەمەوە کە بۆ مانگی ڕەمەزان بە تایبەتی ئەم مانگەی کە ئێمە تایین کە لە ساڵێکە لە 12 مانگی ساڵە یەک مانگی ڕەمەزانە زۆر گرنگە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ: من لم يدع قول الزور والعمل به فلا حاجة لله في أن يدع طعامه وشرابه. يعني ڕۆژوان ئەگەر واز نەیەنێ لە قسەی پوچ، ئەگەر واز نەیەنێ لە کردداری خراپ، هیچ خوای تەعالا پێویستی بەو نییە کە واز لە خواردن و خواردنەوە بێنێ. ینی خوای تەعالا پێویستی بەوە نییە. ڕەمەزان ناوەندی ڕاهێنانە، ڕەمەزان ناوەندی ڕاهێنانە، ڕامان ئەهێنێ لە مانگێکە، وەکو چۆن جاران خزمەتی سەربازی هەبوو، پێش ئەوەی کابرا چەک بدرێ بەدەستی، پێش ئەوەی بنێرێتە بەرەکانی جەنگ لە خزمەتی سەربازیە سەرەتا ئەیخەنە ناوەندێکی ڕاهێنان، چەند مانگێک ڕاهێنانی پێەکەن. پاش ئەو ڕاهێنانانە ئەمجا ئەینێرن بۆ ئەوێ، پاش ڕاهێنانەکان ئەمجا ئەینێرن بۆ ئەوێ. ئەو ماوەی کە ڕاهێنانە تەواو ڕای ئەهێنن لەسەر ئارامگرتن، لەسەر بەکارهێنانی چەک، لەسەر ئەو شتانەی کە پێویستە بۆ کەسی سەرباز. بە هەمان شێوە لە مەسائیلی دینداریەتیشە بە هەمان شێوەیە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ: وەستەعینوا بالصەبر والصەلاة. ئێمەی ئینسانی مسلمان بەردەوام ئەبێ لەگەڵ لایەنی ڕۆحی نوێژ و ئەوانە ئەبێ لایەنی سەبر و ئارامگریشمان تیابێ کە بریتیە لە ڕۆژوە وەکو زانایانە فەرمن. لەبەرەوە خۆشەویستەکانم، بۆ ئێمە زۆر ضرورە کەوا بزانین ئەگەر ڕەمەزان نەبێتە مایەی ئەوەی کەوا ئەخلاقمان بگۆڕێ، ڕەوشتمان بگۆڕێ، کەوا بوو هەدەفی خۆی ناپێکێ، ئامانجی خۆی ناپێکێ. زۆر گرنگە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، ئاگاتان لەم حەدیثە بێ. ئەم حەدیثە زۆر تەئکید لەسەر ئەوە ئەکا کەوا زمانت بگری، کردەوەکانتیش ئاگات لێی بێ. ڕاهێنان لەسەر ئەوەی کەوا زمانت بگری لە هەموو شتێکی خراپ، لە هەموو شتێکی خراپ، هەر لە مەسەلەن درۆکردن، هەر لە وعدی درۆ، هەر لە بڵاوکردنەوەی هەواڵی درۆ، هەر لە بخوتیان، هەر لە غەیبەت، هەر لە هەموو شتێک کە ئازاری مسلمانان ئەدا. چونکە مسلمانی ڕاستەقینەوەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم: ئەو مسلمانایە کە مسلمانان لە زمانی و لە دەستی پارێزراون، ئەو مسلمانی ڕاستەقینەیە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ: گوێندان بە برای مسلمان فسوق و تاوانێکی زۆر گەورەیە، کەبائیرە، و جەنگکردنیش بەدەست لەگەڵیا، ئازاردانی بەدەست، ئەفەرمێ کوفرە. سیباب المسلمی فسوق و قتاله کوفر. بۆیە زۆر ئاگامان با لە خۆمان بێ، هەرچی کار و کردەوەمان هەیە هەمووی پوچەڵە بێتەوە ئەگەر ئێمە ئاگامان لە خۆمان نەبێ. هەرچی کار و کردەوەمان هەیە هەمووی پوچەڵە بێتەوە. تەماشا ئەم حەدیثە بکەن کە پێی وتری حەدیثی مفلیس، واتە مایە پوچ. ڕۆژێکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەسحابەکان فەرمووی: ئایا ئەزان مایە پوچ کێیە؟ سەحابەکان فەرموویان: ئەی پێغەمبەری خوا، مایە پوچ لا ئێمە ئەوەیە پارە و پولی نەبێ، دینار و درهەمی نەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: مایە پوچ لای خوای پەروەردگار جیاوازە. مایە پوچ لای خوای پەروەردگار بریتیە لەو کەسەی کە شایەتمانی هێناوە، بۆتە مسلمان، نوێژی هەیە بە مەزبوطی، لەوانەیە جمع و جەماعەتەکانی نێڵێ بفەوتێ لە مزگەوت، بە جوانی ئەدائێکە، لە هەمان کاتە زەکاتیش ئەدا، نایەڵێ حەقی خوال لەسەری بمێنێ، لە هەمان کاتە ڕۆژوی ڕەمەزان زۆر بە جوانی بگرێ، لەوانەیە ڕۆژە سونەتەکانیش بگرێ.
حەجیشی کردووە و منافەسەش ئەکا لە زۆرکردنی عومرە، کارە و کردەوەکانی ظاهیرەن زۆر بە جوانی ئەداد کردووە، زۆر بە جوانی ئەنجامی داوە. دەی ئەم کابرایە بە دەست و زمانی ئازاری مسلمانانی داوە، بوختیانی بۆ مسلمانێک کردووە، غەیبەتی کردووە، درۆیەکی لەگەڵا کردووە، تعدای لێ کردووە، ماڵی خواردووە، زوڵمی لێ کردووە، جاری وایە لێی داوە، جاری وایە لەوانەیە کوشت بێتی. لا حول ولا قوة إلا بالله. لە ڕۆژی قیامەتە دێتە حزوری خوای پەروەردگار بەو هەموو کردەوە چاکانەوە، بەڵام ئەو هەموو ماف و حەقی خەڵکیشی لەسرە. حەقی خوای تەعالە عەفویەکە ئەگەر بیەوێ، بەڵام حەقی خەڵکی عەفوی نییە. ئەی چارە چییە؟ لە کردەوە چاکەکانی کە چەند ماندوو بۆ پێوە ئەدرێ بەو کەسانی کە ئازاریانی داوە، کە تعدای لیان کردووە، دەی نوێژەکانی، زەکاتەکانی، ڕۆژووی، حەجی، عومرەی هەمووی ئەدرێ باوان، هیچی نامێنێتەوە. سبحان الله، هیچی نامێنێتەوە. ئەی چار، دوای ئەوەی کە کردەوە چاکەکانی نەما، هۆیشتا قەرزارە، لە خراپەی ئەوانەی کە قەرزاریانە ئەدرێ بەسەر ئەمە، بۆیە تیا ئەچێ، مفلس ئەبێ، مایە پوچ ئەبێ، مەسیری بەرەو جەهەنەم ڕایەکێشن. خوا پەنامان بدە. سیرکەن خۆشەویستەکانم، ئەبێ زۆر زۆر ئاگامان لە خۆمان بێ، زۆر زۆر وریای خۆمان بین، هەر لەبەر ئەو خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە بەڕاستی ترسناکە. یعنی من ترسناکترین حەدیث بەڕاستی کە زۆر زۆر لە مەسائلی مافی خەڵکی بەرامبرت ڕاستی ئەمە لە هەمووی زیاتر کاریگەری تێ کردوم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: یا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان في قلبه لا تغتابوا المسلمين ولا تتبعوا عوراتهم فإنه من تتبع عورة أخيه تتبع الله عورته وفضحه ولو كان في عقر داره أو كما قال رسول الله صلى الله عليه وسلم. بچن روايتك هاتوه ئەو کەسانی کە بە زمان خۆتان بە ئیماندارە زانن، بە زمان وقالت الأعراب آمنا، بە زمان خۆتان بە ئیماندارە زانن، بەڵام ئیمان ناچۆتە ناو دڵتانەوە. خوا پەنامان بدە. بۆچی؟ لەبەرەوەی غەیبەتی مسلمانان ئەکەن، حەق و مافی مسلمانان ئەخۆن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ غەیبەتیان مەکەن. ئەگەر ئیمان چۆتە ناو دڵتانەوە ئازاری مسلمانان مەدەن بە زمانتان بەدەستان، غیبەتی مسلمانان مەکەون، شوێنی مەکەن و شوێنی عەورەت و کەم و کورتەکانیان مەکەون. هەر کەسێ شوێنی کەم و کورتی برای مسلمانی، خوشکی مسلمانی بکەوێ، خوای تەعالا شوێنی عەورەتی ئەکەوێ و فەزحێکە و حەیای ئەبا ئەگەر لە ناو ماڵەکەی خۆشیە بێ. ئەمە عوقوبەی دنیا. عوقوبەی قیامەتیش ئەوە ئیتر مایە پوچە بێ، مایە پوچە بێ. بەڕاستی پێویستە ئێمەی مسلمان ئاگامان لە خۆمان بێ. کۆتایی بابەتەکەمان بە حەدیثێکی ترسناک هی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەهێنین کە بریتیە لەوەی لە بوخاری و مسلمیشە هاتووە و هەروەها ڕیوایەتی تریشی هەر لە صحەحە هاتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: جاری وا هەیە ئینسان وشەیەک لە دەمی دەرەچێ، یەک وشە، یەک وشە. ئەخر وشە کەم نییە، وشە زۆر خەتەرە ئەگەر ئاگات لە خۆت نەبێ. یەک وشە لە دەمی دەرەچێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هیچ حەسابی بۆ ناکەی، بەڵام بە قەدەری بەینی خۆر ئاوا و خۆر هەڵات و خۆر ئاوا ئەتخاتە ناو قوڵای ئاگری جەهەنەمەوە. یەک وشە. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، ئەبێ وریابین. جاری واشەیە بە هەمان شێوە وەکو لە ڕیوایەتێکی تری هەر ئەو حەدیثە لە صەحاحە هاتووە، جاری وا هەیە یەک وشەی چاک، وشەیەکی خێر، دیفاعێک لە مسلمانە لە کاتێکا کە خەڵکی دابەزنە سەریا و تعدای لێەکەن، یەک وشەیەکی خێر ئەتخاتە ئاگری، ئەتخاتە باشتەوەکو چۆن وشەیەکی شەڕ ئەتخاتە ئاگری جانمەوە. بۆ
بۆیە ئاگامان با لە خۆمان بێ هەر لەبەرەوە پیاوچاکان زۆر وریا بوون هاتنە لای یەکێ لە پیاوچاکان وتیان تۆ غیبەتمانت کردووە کابرایە پێی وتی من چۆن غیبەتی تۆکەم تۆ چیت تا من کردەوە چاکەکانی خۆم بخەمە ناو خەزیێنەی کردەوەکانی تۆ چۆن کردەوە چاکەکانی خۆم بەبایە ئەدەم و ئەیدەم بە تۆ مستحیلە یەکێکی لە پیاوچاکان وتیان فڵانە کەس غیبەتی کردووە یەک سینی شیرینی بۆ نارد وتی بیدەن پێی بدەن لە دەرگا بیدەن پێی بڵێن ئەوە لە پاداشتی ئەوەی کە کردەوەکانی خۆی بە من داوە سبحان الله جا بە ئاگامان لە خۆمان بێ ڕەمەزان مانگی ڕاهێنانە ناوەندی ڕاهێنانە با خۆمان ڕابهێنین ئامان من لم يدع قول الزور پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ وازی لێ نێنێ لە قسەی خراپ قولی زور یعنی هەموو قسەیەکی خراپە هەر کێ وازی لێ نێنێ وە لە کردەوەی خراپ والعمل به خوا احتیاجی ئەو نییە خۆی تینوی کات و خۆی برسی کات داواکارم خوای تعالی بخاطر ناوجوانەکانی خۆی تاعاتمان قبول کە يا ربي إصلاحمان بكي يا ربي خوايا بخاطر ناوجوانا كان يخوت بخاطر اسمي عظمي خوت يا ربي طاعة عبادتي مانجي رمضان ما لي قبول بكي يا ربي خوايا لو أنا بين كزماني خومان رأهنين لسد شاكا وشاكا كاري لباش رمضانيش بردوام أبين يا ربي لو أنا بين كأخلاقي خومان وروشتي خومان شاكا كين والسلام عليكم ورحمة الله وبركاته